بەڵێ سەبارەت بە هێرشی ئێران بۆ سەر هەولێر و گرتنەبەری ڕێکاری یاسایی گاڤی مایرۆن پارێزەری نێودوڵەتی ئەمریکا لە بواری مافەکانی مرۆڤ لە شیکاگۆ لەگەڵمانە بێ بەڕێز گاڤی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. یاسای نێودوڵەتی دەتوانێت چی بکات بەرامبەر ئەو هێرشانەی ئێران بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان؟ بەڵێ بەر لە هەموو شتێک ئەمە سەرپێچێکی ئاشکرایە کە ئێران هێرشی کردووەتە سەر هەرێمی کوردستان و هەولێر بە دیاریکراوی و ئەمە نە عێراق نە هەرێمی کوردستانیش لە شەڕدان لەگەڵ ئێران بۆ ئەوەی هێرشێکی هاوشێوە ئەنجام بدات بۆ سەر هەولێر. چونکە کوردستان بەشێکە لە عێراق و هەرێمێکە سەر بە عێراق و لە دادگای نێودەوڵەتیش عێراق نوێنەرایەتی هەیە. بەر لە هەموو شتێک پێویستە کە هەموو هێرشەکان ئیدانە بکرێن و بەر لەوەش سکاڵا لەسەر ئێران تۆمات بکرێت لە بەرامبەر ئەو هێرشانە و لە بەرامبەر ئەو زیانەی بەو ناوچەیە گەیاندووە. پێم وایە ئەوان ئەنجومەنی ئاسایش داواکاریی هاوشێوەن تۆمەت کرد و کارێکی زۆر باشیان کردو. ئەمە لەسەر ئاستی گشتی لەسەر لایەنی تایبەتیش ئێمە لە دادگای نێودەوڵەتی تاوانە نێودەوڵەتیەکان و تیرۆریزم و جینۆساید لەوێ پێویستە تاکە عێراقیەکان کە لەوێ لەو هێرشانە بریندار کراون و زیانیان پێگەیشتووە و کوژراون پێویستە ئەوان داواکاری خۆیان سکالە سەرم بابەتە تۆمار بکەنی ئەوانە یاخود هاوانەی بەشێک لە هێرشەکانی دیکەش کە هێرشیان کراوە سەریان ئەوە بە لەگەڵ ئەمریکا بوون یاخود کۆنتراکتیان لەگەڵ ئەمریکادا هەبووە و ئەمەش دژی یاساکانی ئەوان بوو و ئەمریکا وەڵامی هەبووە لەسەر ئەو هێرشانش پێشتر بۆیە لەلایەکی دیکەوە هێرشەکانی دیکە ئەگەر هات و هیچ خاوەن ڕێکەوتنێک کە لەگەڵ ئەمریکا کار دەکات دەتوانێت کەیسەکەی خۆی پێشکەش بکات لە واشنگتن دیسی. ئێمە سەرکەوتنی زۆر باشمان لەم بوارە بەدەستهێناوە لە تۆمارکردنی سکاڵا و کەمکردنەوەی زیانەکان. ئەمە تەنیا تایبەت نییە بەوەی کە بە کەسە کوژراوەکان بەڵکو ئەوانەی کە خیانەوادەی ئەوانیش و زیانیان پێکەوتوو. بەڕێز گاڤی ئەم بەحسا ڕێکارên çawaniya tômarkirina skaleyekê bikîn dijî Îranê û taybetî jî pazdarên Îranê supa pazarên Îran rêkarên wê çawan e û her kesek tişêt skalayê tômarkir çinkî nebtinê evên birîndar û kendevana xweşxanê de belkû zêde xelkên dewrûberê wê malê xwe zirar û ziyan vekefîne xelek ji aliyê derûnî jî ve êdî nexweş jî ketiye zirar û ziyan vekefîne. Çawa û kîne evê diçin skalayê tômar bikin. ڕاستە ئەمە ڕێک ئەو شتەیە کە من مەبەستمە بەڵام ئێمە بەر لەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود تۆن دەبێ یەکێک لە ئەندامانی خێزانەکە یاخود کە هەوڵیان دەبێت وڵاتیەکی ئەمریکی بێت یاخود ڕێککەوتنی هەبێت لەگەڵ حکوومەتی ئەمریکا یاخود هەر دەستگای دامەزراوەیەکی ئەمریکی بۆ ئەوەی بتوانێت لەوێ ئێسکاڵە تۆمار بکات لە دژی ئێران و هەروها لە دژی سوپای پازداران بۆ زیاتر یاخود ئەوەی کە لە تەنزانیاش ڕوویدا کە 1000 کەس لە دژی هێرشەکانی ئێران سکاڵیان تۆمار کرد و ئەوەی لە کینیا و تەنزانیا ڕووی دەنمونێکی زۆر باشە بۆ ئەم بابەتە. ئێمە زیاتر لە هەزاران سکاڵا پێشتر هاوشێوەی ئەمانە تۆمار کردن بۆی ئەمە شتێکە دەکرێت کە بهێنێتە دادگاوە لەوێ سکاڵا تۆمار بکرێت بەڵام تەنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکرێت و عێراق دەتوانێت. من پێم وایە کە لە نێو عێراقدا پێچەوانی ئەمریکایە ئەو یاسایی نییە کە بەو شێوازە سەرکۆنی ئێران بکات لەو هێرشانە. بەڵێ زۆر باشە بەڕێز گاڤی لاگەریەوەکی عێراق سکاڵا تۆمار نەکا و لاواز بێ بەرامبەر ئەم هێرشانە هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە توانێت چی بکات؟ ئەمە کێشە گەورەکەی هەمیشە
کێشە بوو بەڕاستی لەگەڵ بەردەوامی چونکە هەرێمی کوردستان کێشەی ئەوەیە کە نوێنەرایەتیی دیاریکراوی لە نەتۆگرتوەکان نییە لەبەر ئەوەی سەر بەخۆی خۆی بەدەست نهێناوە و هەرێمێکە سەر بە عراقە بۆیە وەکو هەرێمێک پێویستە ڕەچاوی ئەو ڕێکارانە بکات و لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە ئەم سکاڵایانە تۆمار بکات دوای ئەوە ئەمە پەیوەندی بە ئاسای یاسای نێودەوڵەتیەوە هەیە ئەگەر هات و حکوومەت توانی کارێکی وا بکات ئەو کاتە ڕێکارەکان دەگەنە دادگای نێودەوڵەتی و دادگەنە دادگای نیویۆرک و واشنگتن و دادگای فێدراڵی ئێمە توانیومانە ئەم جۆرە کەیسانی یەکلایی بکەینەوە و ئەوانەی لە دادگا تۆمار کراون حکوومەتی ئەمریکی کاری وای کردووە چونکە ئەمریکا یاسایەکی کارای هەیە بۆ هاوڵاتیانی خۆی لە حاڵەتی هەبوونی هێرشی تیرۆریزمی هاوشەوەی ئێران و ئەوەی ئێران کردوێتی پێویستە یاسای دژی هەموو کەسێکە بێت نەک تەنیا تایبەت بێت بە کەسان و لایەنێکی دیکە ئێمە لە ساڵی 2023 زەختمانەوە کردوێتەوە بە پەرلەمانمان داوە کە پێویستە بەرگری لە کوردەکان بکرێت و هەروەها لە دادگا کوردەکانش ئەم شتە جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە ماوەی 11 ساڵە تاک و ئێستاش ئێمە هیچ شتێکی هاوشێوەمان نەبیستووە هیچ شتێکی هاوشێوە جێبەجێ نەکراوە و یاساکە تێنەپەڕێنراوە و هەمیشە ئاستەنگ بۆ ئەم بابەتە دروستکراوە بە تایبەتی لەلایەن ئەو کەسانەی کە پەیوەندیان بەلای سوپای پاسدارانەوە هەیە لە دادگاکاندا بەڵام لە هەندێک لایەنێکی دیکە ئێمە پێویستە هەوڵ بدرێت یاخود ئەم بابەتە لەلایەن ئەمریکاوە جێبەجێ بکرێت و پەرلەمانی کوردی هەوڵ بدات ئەم یاسایە تێپەڕێنێت ji bo herêma Kurdistanê qurbanî her qurbanîne xîn hatiye rêtin çi cuda hît nêvberawandanîne lê ji aliyê yasayî ve kesukarên qurbaniyan heta çi rade rêka ew welatên ku yani ew xelkê bûne qurbanî taybetî jî me besta min hem Hollanda hem Britanya jî çunkî jîna helgira naznameya Hollandî biye kerem jî helgirê naznameya Britanî biye rêkavan her du welata heta çi rade dikalin skala ya pêstir be beramberî Sopa pazarên İranê dematê tûmar kirin. Right. بەڵێ ڕاستە بەلە هەموو شتێک هەموو ئەوانەی کە پەیوەندیان بەو خێزانەوە هەیە واتە ئەوانەی کە خانەوادەی بریندارەکانن دەکرێت ئەم کارە بکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە لە کام دادگا دەتوانن ئەم کارە بکەن کام دادگا دەتوانێت ئەم سکاڵایە وەربگرێت هەر کەسێک من گوتم کە لە دادگاکانی ئەمریکا بێ یاخود ڕێکوتنی لەگەڵ ئەمریکا هەبێ دەتوانن ئەم کارە بکەن ئەوانەی کە ئەمریکینین بۆ نمونە با بڵێن ئەوان بەریتانین و هۆڵندین لەو حاڵەتانە ڕەنگە ئەگەرێک هەبێت بتوانن کە سکاڵایەک لە هۆڵندا و لە بریتانیا تۆمار بکەن بە تایبەتی لە ناوانەی لەلایەن خانەوادەی قوربانیانەوە بابەتەکە بە تەواوی ڕوون نییە چونکە من بە تەواوی دڵنیە نیم یاساکە لەسەر ئاستی ئەو وڵاتانە چۆنە بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی پێویستە چارەسەرێکی بۆ بدرۆزێتەوە واتە لەسەر ئاستی وڵات بڕیار دەدێت من لەسەر ئاستی تاکەکان ئەوە تاکەکان نیم بڕیار دەدەم بەڵکو وڵاتەکان کۆنتترۆلی ئەم بابەتیان بەدەستە و دادگاکە لەسەر ئەساسی وڵاتەکانەوە مامەڵە لەگە سکاڵەکان دەکات گەلک سپاس بەڕێز گاڤی مایرۆن پارێزەری نێودەوڵەتی ئەمریکی بوارێ مافە مرۆڤاندا گوهین پاوەکی ڕاستەخۆ ji Washingtonê diyan zor gelek Chicago gelek spas bûye